لاتێ حوسنی و شەهێ خوبانی بخوا هەم خانی و هەم خاقانی یوسفی سانی تو ئیرۆ خانم کو بە حوسنا خوا نەدیری سانی بسوڕ و هەیبەت و سەهمێ خوا پەری بتەشێتن البۆتان سوڵتانی بتە بالخانەیە شاهی وەرە تەخت کتو ئیرۆ شەهێ کوردستانی کاکۆلێ بەردە بسەر خاڵ و خەتان کو مسەلسەل بنومت ڕەیحانی ئیسمێ ئەعزەم مەدوێ شل ئیسمی ji دوو حرفان بە معەما زانی بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ وێزگەیەکی نوێ و ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بۆ ئەم بەرنامەیە هاوکاری نوێم خەندەخان بەشدارە لەگەڵمانە بەخێرهاتنیەکەین بە ناوی بەرنامەکە و ستافی بەرنامەکەەوە زۆر سپاس کاک حەبیبگیان سڵاو ئازیزان خۆشحاڵم کە لەگەڵتانم هیوادارم میوانێکی ڕۆحسوویکی شاشەکە بم و هیوادارم لە ئاستی بەرنامەکەیا بم بە خێرهاتنی میوانەکانی شەکەم بەخێر بەسەر چاو بێگومان دوو میوانی ئازیزمان لایە یەکەمیان کەنارخان کە بە ئامێری سێتارەوە بەشدارە لەگەڵمانە دووەم برایی بەڕێز دکتۆر هۆگر میوانی بەرنامەکەمانە بۆ لێدوان لەسەر چەمکێکی نوێ و بابەتێکی نوێ کە ئەم جاریان جیاواز لە بەرنامەکانی تری قەلەندەرخانە قسەی لەسەرەکەین ئەویش بابەتی هزری نەتەوەیی و بیری نەتەوەیی و هەستی نەتەوەییە لە ئەدەبی کوردیە بێگومان بۆیە سەرەتا بە شعرێکی مەلای زیری دەستمان پێکرد وەکو ئەوەی هەستی نەتەوەیی لە ئەدەبی کوردیە کە دروست بووە بێگومان زۆربەی بەڕای زۆربەی توێژەران و لێکۆڵەرەوەکان هزری نەتەوەیی لە لای مەلای زیریەوە دەستی پێکردووە بێگومان دکتۆر جان ئێمە ئەمانەوێت سەرەتاکانی دەرکەوتنی هەستی نەتەوەیی لە ئەدەبی کوردیا لەکوێوەیە و لە چ شاعیر و لە چ کەسێک و لە چ بیرمەندێکی کوردەوە دەستی پێکردووە بەڵێ ئەوەی ڕاستی بێ سەبارەت بە هەستی نەتەوەیی من پێم وایە بوونی لە ئەدەبی کوردیا بوونی لە هونەری کوردی و کە لە پووری کووردا بە پێی ئەو لایەنە هونەریانەی دەنگبێژان و بەیت خوێنان و ئەمانەی کوردیا لە زۆر کۆنەوە وەک هەست بووە بۆ چونکە تۆ سەرنج بە کاتێککە بەیت بێژێک دەنگبێژێک بابەتێک بە زمانی خۆی لە ناوچەی خۆی بەسەر کەژ و دەشت و ڕووباری خۆی بەسەر ئەوین و چۆن بڵێ سەرۆریەکانی خۆیان ئەڵێ ئەمە پەیوەندی بەو هەستە نەتەوەییەوە هەیە بەڵام وەک بیر ڕەنگە کەمێک گران بێ ئێمە ناوی بیری نەتەوەیی لێ بنین بەڵێ کەواتە وەک لایەنی هەستە نەتەوەیەکە کە هەستێکی نەتەوەیی جیاواز لە قۆناغی خۆی مەلا بە کۆمەڵێک کۆکار وای کردووە کە دیار بێت بمێنێتەوە ئەویش ئەوەیە کە ئەم پیاوە خۆی زانایەکی ڕۆژگاری خۆی بووە بە ئاگایەک بووە لە لایەنی ڕۆژنبیری و زانستی ڕۆژگاری خۆی دوجار ئەو بەرهەمە ئەدەبیانەی کە لە دوای ئەو بەجێماون تا ئێستاش ئەکرێ بڵین ڕێژەیەکی زۆرە بۆ پێم وایە 127 پارچە هۆنراوەی هەیە و هۆنراوەکانیش سەرجەمیان هونەرێکی باڵان لە بواری بێگومان لەوانێ زۆری تریشی فەوتا بێت مەلای زیری ڕێکی ئەچێ بۆچی چکە لومەرجی کورد بەڕێستان نەزانن یعنی هەمیشە ئەو میرنشینانە
لە پرێکە پەلامار دراون لە پرێکە کاول کراوە حتا دەق هەیە باز لەوەکا کە لە جززیرەیە ڕۆژگارێک بۆ کە پەلاماریان ناون ئاویزیێ لە ئەو دەستنووسانەی کە فرێراونەتە زێوە شین هەڵگەڕاوە کەواتە ئەوە بۆ کورد زۆر جێی گومان نییە هەتا دەقیشەیە لە مێژووی نوێیە کە چۆن داگیرکەرانی کوردستان دەستنووسی ئێمەیان سووتانوە ئەوە گەر دوایی مەبەستان بوو دەکرێت بێنەوە سەری دکتۆرگیان ئەگەر بکرێ من هەر لە سەر تەوەرە پرسیارێ بکەم وە کۆزانین کۆڵەکەی یەکەمی بە نەتەوە بوون زمانە ئێمە وەکو میلەتی کورد خاوەنی ئەو پایانین کە نەتەوەیەک دیاری مەبەستن بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ بۆ چونکە دیسان زۆرێک لە زاناکان یا ناوداران باسییان لەو پایانەی نەتەوە کردووە یەکێک لەوانە خاکە واتە نیشتیمانە خەڵکێکە نیشتیمانێک هەبێ و تایبەت بێ بەو ئەوەیشەکە لە کۆڵەکەکانی کە ئێمە کوردستان وڵاتی ئێمەیە یەکێک لەوانە زمانە کە من پێم وایە وەک خودی خۆم کە کۆڵەکەی یەکەم ئەوە ئەگەر بەپێی ئەوەی ستالین ئەو کۆڵەکانە باس بکەین یەکێک لەوانە ئابووری یەگرتووە یەکێک لەوانە مێژووە واتە کۆمەڵێک شت بۆ ئەوە دیارەکرێ کەلتوری هاوبەشە هەتا ئاین بەڵام ئێوە زانن ئێمە وەک ئاین ئەو هەلومەرجی بەسەر کوردستانە هاتووە ڕەنگە لێرەدا پێویست نەکا باسی بکەین خۆتان نەزانن کە چۆن ئێمە هەر لە ڕێی زمانەکەمانەوە ئەزانین کە زۆرێک لە وشەکان کە پەیوەندی بە ئاینی کۆنی کوردەوە بووە دواتر بوارەواتایەکەی بەجێهێشتووە لە بواری پیرۆزیەوە لە بواری واتایی پیرۆزیەوە بەرەو بواری واتایی جنێ و سوکایەتی پێکردن ڕۆیشتون هەر بۆ نمونە وشەیەکی وەکو تەرساکە پەیوەندی بە خەڵکی سەر بە ئاینی مەسیحی کۆنەوە هەیە کە دروست مەسیحیە گەیەنێ لە زمانی کوردیا ئەوە بوو بە جنێو واتە چوو بۆ بواری جنێوە یعنی بە شێوەی تەرس بەکارە هات وەک جنێو یاخود بەڵێ پیاوی ئاینیە لە کوردیا پیاوی ئاینی بەڵام ئاینی مەسیحی کورد کاتی خۆی کە قۆناغێکیش خەڵکێک لە کورد مەسیحی بوون ئەوەش دوجار بۆتە جنێو کەواتە ئەمەیە بڵێم زۆرێک لەوانە گۆڕانکاری بەسەرایە بەڵام کۆڵەکەی گرنگی نەتەوە زمانەکەیەتی کە ئێمە خۆشببختانە زمانەکەمان و بەشێکی چاک لە نیشتیمانەکەمانمان پاراستووە زۆریشن ئەوانەی کە لە کوردیان کۆڵیوەتەوە پیان سەیرە کە ئەم نەتەوەیە دوای ئەو سەدان و بگرە هەزاران ساڵە کە بەردەوام پەلامار دراوە لەلایەن داگیرکەرانی هەرێمی و داگیرکەرانی دوورە وڵاتیشەوە بەڵام لەگەڵەوە شاتوانیەتی زمانەکەی بپارێزێ بۆ تا ڕادەیەک کەلتورەکەی پارێزە کەواتە کۆڵەکەکانی نەتەوە ئەوانە بوو کەوتم بەڵام لای من گرنگترینیان زمانە کەواتە ئەتوانین بڵێن کە میلەتی کورد خاوەنی زمانێکی دەوڵەمەندە خاوەنێکی زمانێکی دەوڵەمەنگە و کارایە تا ئێستا بە بەڵگەیەکی زۆر ساکار منتوانم بە بەڕێستان بڵێم ئەویش بەپی ئەوەی کە من ئاگام لێبێ فەرەنگسازێکی گەورەی وەکو فارس فەرەنگسازێکی وەکو دێخودایی فارس کاتی خۆی بەلیستی زۆر فراوان وشەی نووسیوە بۆ ئوستاندارەکانی ناوچەکانی کوردستان بۆ مدیرناحیە و قایمقامەکان بۆ سەرکردە سەربازیەکان وتوێتی بزانن کورد بەمە چی ئەڵێ زۆربەی زۆری ئەو وشانەی کورد لە فەرهەنگەکانیانە ئێستا ماونەتەوە لەوەش زۆر گرنگتر معینیش دیسان فەرەنگسازێکی دوای ئەوە کە فەرەنگسازێکی گەورەیە لە پێشەکی ئەو فەرهەنگەی خۆیان باز لەوە کاگەر لە چۆ کورد عەفەن بمبەخشن فارس لە چۆ دامای بۆ وشە چۆ لە کوردی زۆر لە مێژاوەکان بۆ هەر وشەیەک پەچیان بکەوێ ئەڵێ بڕۆ ناو زمانی کوردی کەواتە کوردی سەرچاوەیە و زمانێکی زۆر ڕەسەن و کۆنیشە کە تا ئێستا ڕەنگە زۆرێک لە خۆمان
زۆر بە ئاگانە بێ لە وردەکاریەکانی کۆنی زمانی کورد. بەڵێ بەر لەوەی بینە سەر ئەوەی کە ئێمە کە باسی زیریەکەین یەکسەر چەند شاعریش تر هەیە لەو سەردەمایە پێش ئەوەن یا دوای ئەوەن ژوەکو ئەحمەدی خانی و خانای قوبادی بێگومان حەزەکەم پێش ئەوە ئەگەر خەندەخان شعرێکی ئەحمەدی خانیمان بۆ بخوێنێتەوە. گەردێ هەبوویە مەژی خودانك عالی کەرەمەک لەتیفەدانك علم و هونەر و کەمال و ئیزعان شعر و غەزەل و کتاب و دیوان ئەف جنس ببوال باوی معمول ئەف نەقدی ببال نەکوەی مەقبول من دێ عەلەمە کەلامی مەوزوع عالی بکرا لبانە گەردوو بناوە ڕوحە مەلێ جزیری پێحەی بکرا عەلی حەریری. بەڵێ دکتۆر ئەمەوێ ئەوە بڵێم ئایا هەستی نەتەوەی پێش ئەوەی کە ئەو ئەدەبیاتی خانی و خانای قوبادی و مەلای جزیری هەبێت ئایا هەستی نەتەوەی پێش ئەوە هەبووە یا ینی هەستی نەتەوەی لەوانەوە دەستی پێکردەوە یا هەستی نەتەوەی لەوە دیێرینترە؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ من پێم وایە هەستی نەتەوەی زۆر کۆنترە لەوە. من بەڵگەیەکی بچوو دەتوانم بێنمەوە یەکێک لە ناودارانی کورد لە دوای ڕووخانی مەڕوانیەکان کە تا ڕادەیەک ئەکرێ بڵین حکوومەتێک بووە لە کاتی خۆیان دەوڵەتێک بووە. لە دوای ئەوە پرسیاری ئەوەی لەکەن ئەڵێن تۆ ئێستا دوای ڕووخان لەگەڵ پێش ڕووخانات چۆن ئەبینی؟ ئەڵێ پێش ڕووخان هەزاران جار لە ئێستا باشتر بوو. کەواتە ئەگەر لەم وەڵامە سەرنج بین مەبەستی چییە؟ مەبەستی ئەوەیە کە حکمی خۆمان زۆر باشتر بوو. ئەو کاتێک کە جیاوازی ئەکا لە نێوان حکمی خۆی و حکمی ژێر دەسەڵاتی داگیرکەرا بە دڵنیاییەوە هەستی نەتەوەیی بوونە. بۆیە من پێم وایە زۆر پێش ئەمان هەستی نەتەوەیی هەبووە، بەڵام ڕەنگە پرسەکە ئەوە بێ ئەی کوا ئەو بەرهەمانی کە هەریج نەبێ شاعران نووسی بێتیان لە کۆنا لە پێش ئەمانە. من بۆ وەڵامی ئەماڵێن بەردەوام داگیرکەران چۆن بڵێ نووسین و بەرهەم و دەستنووسی ئێمەیان فەوتانووە لە ناویان بردون. نمونەیەکە بۆ بێنمەوە لە قسەیەکی دکتۆر مارۆف خەزنەدارەوە باز لەوە کاڵێ ساڵی 1961 لێرە شۆڕش بوو، شۆڕشی ئەیلول، بەڵام لیژنەی ساڤاگە هاتن دەستنووسی کوردیان ئەکڕی و ئەیان برد بە لیژنە لە کرماشان و لە تارانە ئەیان سووتان. نەکەرەوە لە هەشتاکانە سەدام حوسێن ڕژێمەکەی سەدامی گۆڕ بە گۆڕ نووسراوێکی نرد بۆ زانکۆی سەلاحەدین. من وەک ئێستا لە یادمە لەو نووسراوە داواکە هەر شتێک پەیوەندی بە کوردەوە هەیە، بە تایبەت مێژ و ئەو وەکو مەرجع چۆن بە عەرەبیڵێن شتە گرنگەکان بیان نێرنەوە بۆ بەغا. باشە دکتۆر یارەکە بۆچی بینێرنەوە بۆ بەغا؟ ئەوێ لەبەر دەستانە بێگومان ئێمە لە کوردستانی تورکیا تەنانەت قسەکردن بە کوردیش قەدەغە بووە. بەڵێ ڕاست. دکتۆر گیان باشە ئەمان بۆچی بەو شێوەیە دیار بوون؟ هۆکاری ئەوە چی بووە؟ پرسێکی بەجێیە. ئەمان دیار بوون لەبەرەوەی ئەمان لە بواری هونەرە لوتکە بوون لە ئەدەبا لە هەموو نەتەوەکانی تریشە. زۆر جار لە قۆناغێکی مێژوویە لوتکەیەک دەرەکەوێت، بەڵام ئەگەر ئێمە نەتەوەیەکی خاوەن قەوارەی ڕامیاری خۆمان بووینایە ئەوانی تریش ئەمان. ئەی پرسەکە ئەوەیە بۆچی لوتکەکان ماون؟ تۆ سەرنج بە پلەی یەکەم ئێمە بە تایبەت لە کرمانجی ناوەڕاستە ئەوەی پێی ئاشنای زیاتر مەلای جزیری و فەقەی تەیران و لەگەڵ عەلی حەریری و ئەحمەدی خانی بۆچی بەمانە شارەزاین؟ لەبەرەوەی ئەمانە لوتکەکانن. لوتکەکان بۆچی ماونەتەوە ئەوانی تر نەماونەتەوە؟ لەبەرەوەی زۆرترین فەقێ و مەلای کورد ڕوونووسی دیوانەکانی ئەوانی کردووە، یاخود
ئەزبەریان کردووە بەڵێ سینە بە سینە ماوەتەوە بەڵێ نمونەشم بۆ ئەوە بەڵگەم بۆ ئەوە ئەگەر سیرکی کاتێک کە دیوانی جززیریە ئەحمەدی خانی کە کاتێک ئەنووسرێتەوە لە ڕۆژگاری نوێیە ئەبینی چەندان دەستنووسی کۆن دێنن بەراوردی ئەەکەن لەبەرەوەی سینە بە سینە هاتووە دەبینی لە دەستنووسەکانە جیاوازیان تێکەوتووە کەواتە ئەمانە لوتکەن ئەمە یەک لەلایەنی ئەدەبەوە دووهەم ئەمانە مەلاچاکی کورد بوون مەلاچاک مەبەستمە بڵێم ئەوە زاراوەیەکی کوردیە خۆی واتە وەک چۆن ئێستاڵی پرۆفیسۆر فۆڵ پرۆفیسۆر مەلاچاک فۆڵ پرۆفیسۆرە بە نیسبەت ڕۆژگاری خۆیەوە ئەمانە لە زۆرێک لە زانستەکانی ترە ئەمانە بە ئاگابوون لە فەلسەفە بە ئاگابوون لە زانستی گەردوونناسی واتە لە زۆر لە بوارەکانە ئەمانە بە ئاگابوون خۆگەر بەرهەمەکانیان بخوێنتەوە تۆ بۆ دەرەکەوێ ئەمانە بە ئاگابوون کەواتە هی ئەمانە ئەمێنێتەوە ئەوانەی ترک ئەو ئاستەیان نییە لوتکەنین نامێننەوە بۆ نەتەوەیە کە دوژمنەکە هەموو پەلامارانێک شتەکانی سووتانووی کەواتە ئەمانە ماونەتەوە سینە بە سینە و ئێمە لەسەر ئەحمەدی خانی قسەمان کرد ئەحمەدی خانی کە بەڕاستی مەموزین و شعرەکانی خوێنیتەوە بیر لەوە ئەکەیتەوە ئەحمەدی خانی بۆ پەیامێکی ئەدەبی یعنی پەیامێکی هەبووە پەیامێکی نەتەوەی نەک بۆکو و پەیامێکی ئەدەبی ئەمە بگەێنێت بەڵێ وەڵا ئەوی ڕاستی بێ بۆچوونێکی زۆر زۆر دروستە بۆ چونکە هەر کەس دیباجی مەموزین بخوێنێتەوە درک بەوە کاکە ئەم پیاوە ویستویەتی لە ڕێگەی ئەو چیرۆکە ئەوینداریەوە ویستویەتی کۆمەڵێ شت بە نەتەوەکەی بڵێ وەکو مێژوش تەنانەت وەک لایەنی مێژووی وەک بۆچی ئێوە هەلومەرجی ژیانتان وایە بۆ دواکەوتون بۆ زمانتان بەهای نییە ڕێزی لێ ناگیرێ بۆ نەتەوە کە ژێردەستی خەڵکن بۆچی ئەو ئەدەبەی کە هەتانە خەڵک نایناسێن ناڕوا پێ نەزانراوە هەموو ئەمانەمان بۆ باسەکەوە باسی ئەومان بووە کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە کەسێک نەهاتووە وەک پێشەنگێک وەک سەرکردەیە کە هەمومان یەک خاویە گرتوو بین کەواتە ئەو زۆر لە ئێمە زیاتر زووتر دەرچی بە دەردەکوت کردووە کە ئێمە یەکگرتوو نەبووین ئێمە پەرد بووین ئێوەش زانن لە ڕۆژگاری ئینگلیزەکانە زاراوەیەکە بوو کە پیانەوە و پەردکە و زاڵ بە کەواتە هەموو دوژمنەکان ئەو پەردبوونەی کوردیان قۆسووەتەوە لەبەرەوە ئەم پیاوە زۆر بە وردەکاریەوە هەموو ئەو لایەنانی باس کردووە کەواتە دەم خۆشکەوتێ دروست وایە ئەو پەیامێکی نەتەوەیی هەبووە و ویستوەتی نەتەوەکەی لە ڕێی ئەم شعرە ئەم چیرۆکە ئەوینداریەوە ئاگادار بکات لە زۆر شت دەنا مەموزین زۆر پێش ئەو زۆر کۆنترە لەو ڕەنگە خەڵکی تریش مەموزینیان نووسی بێتەوە بەڵام ئەوەی ئەم شاکارێکی گەورەیە دیسان بۆیە پێش ئەویش فەقەی تەیران گەلێک شتی وەکو زەمبیل فرۆش و گەلێک شتی کە وەکو بیت بڵاو بۆتەوە بەڵام نەیتوانی ئەو پەیامەتەوەیە وەکو خانی بگەێنێت بەڵام هەرچەنە ئەویش هەربوونی ئەو بیتانە ئەنجا حەز ئەەکەم ئێمە هەر کە هاو سەردەمی ئەوان کە وەکو بیری نەتەوەی شعری نووسیوە خانای قوبادیە جا پێم خۆشە ئەم شعرەی خانای قوبادی بخوێنمەوە تاکە ماجەرای شیرین و خسرە و سەنگ تاشی فەرهاد سەرگوزەشتە ئەو باوەڕ و نەزم خاستەر جەگەوهەر بە ڕەشە خامەی شۆخ بۆ عەمبەر جەلای عاقڵان ساحب عەقڵ و دین دانا بزرگان کوردستان زەمین ڕاستەن مواچان فارسی شەکەرن کوردی جە فارسی وەڵ شیرینتەرن پێی چێژ دەدەوران ئەی دنیای بەدکێش مەحزوزەن هەر کەس بە زوبان وێش بە لەفزە کوردی کوردستان تەمام پێشبوان مەحزوز باقی وەسەلام دەم خۆش کاک حەمیدیان مامۆستاگیان پێشتر لە باسی مەلای جەزیری باسی زاراوەی کردو سنتریک بەڵێ ئەوەی ڕاستی ئەمە مەبەستان چی بوو بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئەو زاراوەیە بۆ منیش نوێیە ئەو مامۆستای بەڕێز مامۆستا جەعفەر لە نووسینێکە ئینکیا لە گۆڤاری ژینە من بینیم
ئەو لێکۆڵینێکی سەبارەت بە جززیری کردووە دوای خوێندنەوەی ئەو لێکۆڵینی مامۆستا جەعفەر من تێگەیشتم کە دروست ئەو بۆچوونەی ئەو وایە بۆ چونکە ئێمەی کورد خۆ بەکەم زانین ئێوە سەرنج بن تەنانەت لە هەلومەرجی ئێستا بیگرە زۆری تاچی کورد حتا هەندێک جار سەرکردەکانیشمان لایەنێکی دەرونیمان هەیە خۆ بەکەم زانین لە چاو خەڵکی ترا بەڵام ئەم زانایی ئێمە ئەم شاعرە لوتکەی ئێمە کە مەلای جززیریە لەو ڕۆژگارە کە نزیکەی 400 ساڵێک لەمە پێشەکە بە پێچەوانەوە ئەم نەک خۆ بەکەم زانە بەڵکو خۆی بە چۆن بڵێ کەسێک گەزانەیە کە خەڵگە بێ گوێن لەم بگرن ئەم تەنانەت لە شعرەکانی ئاڵێ وەرنەگەر ئێوە گەوهر و مرواریتانەوێ وەرن لای من کویکەنەوە دواتر ئەڵێ وەرن لە بۆتان لە خاچی کوردستان کویکەنەوە کەواتە ئەم پیاوە ئەڵێ مەچن بۆ شیراز مەچن بۆ لای سعدی و حافظ و ئەوانە وەرن لێرە نەکەرەوە باسی فەرخەکات مەلیکلکەلام کە شاعرێکی گەورەی ئێرانیە ئەو باز لەوە کە ئەڵێ ئەوە لای من جووشکە کەواتە دیقەت بە ئەم پیاوە خۆ بەکەم زان نییە نەک خۆ بەکەم زانم ئەم بیتە باسی ئەوە کە گەر لؤلؤێ منثور ji nezmê tۆ dixwazî were şiعرێ melê bibîn te bi şîraz çi حاجت دەم خۆش ئەوە دروست ئالە و بابەتەیە کە ئەم پی وایە کە ئەمان کوردستان ناوەندە مەلایەکێکە لەوانەی کە ئەبێ بێن گەوهر و دوڕ لای ئەو کۆبکەنەوە جا دروست واشە بۆ چونکە ئەگەر ئەو نەبوایە ڕەنگە ئێمە ئەو ئەحمەدی خانیەمان نابوو کە ئێستا هەمومان شانازی پێواکەین چکە تۆزانی لوتکە بەبێ بوونی پێشخۆی دروست نابێت دکتۆر ئەم شعری خانەی قوبادیم خوێنەوە کە لە شیرین خسرەوە بە ئەم شعری نووسیوە بێگومان شیرین خسرە و پێش ئەو نیزامی نووسیوێتی بەڵام خانەی قوبادی هێناوێتەوە سەر شێوەزاری کوردی و چیرۆکەکەشی هەر بە کوردی سلمانوێتی کە ئەم داستانە هەر کوردیە جا کاریگەری خانەی قوبادی لە سەرهەستی نەتەوەی و هەزری نەتەوەی چی ئەوەی ڕاستی بێ خانە زۆر چاک هەستی بەوە کردووە کە نەتەوەکەی چەو ساوەیە لە ڕوانگەی چیەوە ئەماڵێ لە ڕوانگەی زمانەکەیەوە ئەڵێ چکە هەر لەو هۆنراوی جەنا بخوێنتەوە باز لەوە کە ئەڵێ خۆشببخت ئەوەیە کە بە زمانی خۆی بدوێ و سربەست بێ و بنووسێ و ئەوانە کەواتە خانە زۆر چاک دەرچی بە ئەو لایەنە کردووە و زۆر مەبەستیشی بووە کە لە ڕێی ئەو شاکارەی شیرین و خسرەوەوە زمانەکەی خۆی بە شێوەیەکی ئەدەبی زۆر زۆر نایاب بێنێتە ئاراوە تەنانەت ئەوانەی کە لێکۆڵینیان لەبارەی هەردوو دەقەکەەوە کردووە چ ئەوەی نظامی گەنجەوی چ ئەوەی خانا بە کوردی پێیان وایە کە لەمە وردەکاری ئەدەبی و دەربڕینی لایەنی دەرونی زۆر زۆر وردی و زۆر شاکارانەتری تایە بەدڵنیایەوە ئەو لەوێشا باز لەوە کاکە ڕاستە فارسی شیرینە بەڵام زمانەکەی من شیرینترە لەو بۆوە ئەڵێ کاکە حەمید چونکە لە ناو ئێرانە سوکایەتی بە زمانی کوردی کراوە ڕەنگە ئێستا هەبن بڵێن وانە بەڵام پندیان هەیە من نامێت لێرا دووبارەی بکەمەوە کاڵێ فارسی شەکەرست تورکی هوەرست کوردی گوزە خەرست کەواتە کەسێکی وەکو ئەم پیاوە گەورەیە کە دێت و ئێمە ئەم شاکارەمان بۆ زیندوو ئەکاتەوانێ و ئەیهێنێتە سەر زمانی شیرینی کوردی مەبەستێشیتی بڵێ کە زمانەکەی من شیرینترە لەو کەواتە ئەمە لە هەستێکی قوڵی نەتەوەییەوەیەت بۆ چونکە پایی یەکەمی نەتەوەی وەگوتمان زمانە کە ئەمیش کاری بۆ ئەوە کردووە باشە دکتۆر ئەتوانین بڵێن کە ئەم پێشەنگ بووە لەو بوارەیە ناکرێ بڵێن چونکە ئەمە بۆ بەدبەختی کورد ئێمە مێژوەکانمان زۆری وەک پێویست تۆمار نەکراوە ئەوە بوو پێشتر بۆ مەلاوتم 400 ساڵێک لەمەوە پێش بۆ ئاڵێم بۆ دروست ناڵێم لەوەنگا مردووە لەوەنگا هاتۆ چونکە دیسان بۆ چوونەکان یەک و دوو نین بۆ خانە شەروە هەندێک گەڵێن 300 ساڵێک لەمەوە پێش هەندێک گەڵێن 350 ساڵ لەمەوە پێش بەڵام دیسان ئەکرێ بڵین خانیش خەڵکی تر هەبوون ئێمە بێ ئاگاین لە ئەو نووسراوانەی کە لە ئاینی یارسانە نووسراون تەنانەت ئەدەبیاتی زاری گۆرانمان ئاگا لێ نییە لەبەرەوە ئێمە تا ئەو ڕۆژەی دەوڵەتمان نەبێت لەو بڕوایام زۆر شتمان هەیە لێبی ئاگابین
ڕاست خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی بەشی یەکەمی ئەم بەرنامە تایبەتە کە لەسەر هزر و هەستی نەتەوەی و بیرینەتەوەی لە ئەدەبی کوردیا بە میوانداری دکتۆری بەڕێز دکتۆر هۆگر و پەنارخان بە خێرهاتنتانەکەمەوە دووبارە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان و سوپاس بۆ تۆش خەندەخان لێرەدا دەبانەوێت کۆتایی بە بەرنامەکە بێنین بە شعرێکی حاجی قادری کۆی کە لەلایەن خەندەخانەوە خوێنرێت. بنوارە سعی و غیرەت ئێستا لە دەوڵەتی ڕۆم خۆیان خەزێنەدارن خۆیان تەبیب و سوڵتان هەردوێنێ ئەهلی سوودان هەستانە پێ وەکو شێر ئێستێکە مستەقیلن مەحسوودی کولی ئەدیان بوڵغار و سیر بوو یۆنان هەم ئەرمەن و قەرەتاغ هەر پێنجیان بە تەعداد نابن بە قەتی بابان هەر ئێکە مستەقلت کولەیەکی دەوڵەتێکن ساحبی جەیش و ڕایەت ئەرکانی حەرب و مەیدان هەم حەقیقانە ئەرمەن غیرەتکەشی یەکترن وەک ئێمەنین لەگەڵ یەک دەعوا بکەن بە شیران بۆ فەنی حەرب و سەنعەت بۆ زەبت و ڕەبتی میلەت دەینێرنە ئەوروپا گەورە و بچووکی خۆیان حاجی کەسێکە بێکەس بۆ ئێوە قوڕ دەپێوێ گوێی لێ دەگرن زەریفە ناگرن بەڵا لە خۆتان